دیارە باڵەکایەتی هەرناوەکەی واتە باڵاو بڵێند لە بەرخودان و تێکۆشان باڵاو بڵند لە چیا سەرکەشەکانی قەندیل و باڵەکایەتی بە حکمەوەی ئەم ناوچەیەکی شاخاوی بووە و بە حکمەوەی خەڵکەکەی دانیشتوانەکانی ئەم ناوچەیە خەڵکی زۆر قارەمان و تێکۆشەر بووینە شۆڕژێری زۆر لێهاتوو بووینە زۆربەی ئەو حیزب و لایەنانەی کە حیزبی چەکدار بووینە و ویستیتیان خەبات و تێکۆشان لە پێناو ڕزگاری خوازی گەلەکەمان و لە پێناو نیشتیمان و خاکەکەیان بکەن هەم لە باشووری کوردستان و هەم لە هەر چوار پارچەکانی تری کوردستان زۆربەی حیزب و لایەنەکان کە دروست بووینە ڕوویان لەم ناوچەیە کردو ئەگەر بە کورتی بگەڕێمەوە سەردەمی حەفتاکان و پێش حەفتاکانیش ئەبینین کە شۆڕشی ئەیلول کاتێک بە سەرۆکاتی مەلا مستەفای بارزانی دروست دەکرێت تاکە شوێن و پەناگا بۆ ئەوەی بتوانی شۆڕشەکەی بەرپا بکەوە بۆ ئەوەی بتوانی بەردەوامی بە شۆڕشەکەی بدات ئەم ناوچەیە بووە ڕووی لە ناوچەی باڵەکایەتی کردووە دوازار هاوڵاتی و خەڵکی سڤیلی ئەو ناوچێش لە پێناو سەرخستنی شۆڕشی ئەیلول بوونەتە قوربانی و دەیانیان لێش سەدان شەهید دەکرێن و سەدانیان زیندانیەکرێن گوند و لادێکان خاپور و وێرانەکرێن لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول طبعاً شۆڕشی نوێی ڕزگاری خوازی گەلەکەمان بەڕابەراتی هەڤاڵ مامجەلال دروستە بیت دیسانەوە تاکە شوێن و پەناگا ناوچەی باڵەکایەتیە کە من ئەگەر بگەڕینەوە مێژوەکەی طبعاً یەکەم بارەگای شۆڕشی نوێی ڕزگاری خوازی گەلەکەمان لەسەر شێخان لە دۆڵی باڵەیان ئەم بارەگایە دروستکراوە و یەکەم مەفرەزە و یەکەم شەهید و یەکەم برینداریش و یەکەم پێکدادان و ڕوبەڕووبوونەوەش لەگەڵ بەعسی شۆڤێنیزم هەر لەم ناوچەیە بووە ئەم ناوچەیە خاپور کرایە وێران کرایە دارگوێزەکانی سپیکراینە ڕزوباقی هاوڵاتیان و خانوەکانیان وێران و سوتێنراون طبعاً لە دوای شۆڕشی نوێی ڕزگاری خوازی گەلەکەمان پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دیموکرات ڕووی لەم ناوچەیە کرد و ئەوانیش و تا ئێستاش هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بەردەوامە لەسەر ئەو ناوچانە و زوو ڕادزیمەکانی ئێران هاوڵاتیان و خەڵکی سڤیلی ئەم ناوچەیە ئەکەنە ئامانج و شەهید دەکرێن و دوای ئەوەش بەداخەوە کە ئەم ناوچەیە بۆ هۆی ململانێ و بۆ شوێنی ململانەی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەم ناوچەیە شەڕی یەکێتی و پارتی شەڕی پەکەکە و پارتی شەڕی یەکێتی لەگەڵ تورکیا شەڕی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ یەکێتی سۆشیالیست یعنی دەیان شەڕ لەم ناوچەیە کراون و ئەگەر واز لە هەموو ئەو شەڕ و شۆڕانەی کە لە ناوەخۆی هەرێمی کوردستان ڕوویاندایە بێنین و دیسان بگەڕینەوە کاتێکی تر سەردەمێکی تر ئەبینین کە شۆڕش جێران و گەریلا و بەرخودانانی باکووری کوردستان دیسانەوە ئەوانیش ڕوویان لە ناوچەی باڵەکایەتی و قەندیل و بناری قەندیل کردووە 20 ساڵی ڕەبەقە پارتی کرێکارانە پەکەکەیە لەم ناوچەیانە ئەوێ دیفاع لە خاک و نیشتیمانی خۆی و دیفاع لە هەر چوار پارچەی کوردستان و دیفاع لە کلتور و دابوونەریتی کوردایەتی لە باکووری کوردستان بکە و ئەمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە حەق و مافی تەواوی هەموو شۆڕش جێڕانی هەر چوار پارچەی کوردستانە کە دیفاع لە زمانی خۆیان بکەن دیفاع لە خاچی خۆیان بکەن دیفاع لە هەموو ئەو ئامانجانە بکەن کە گەلی کوردستان پێویستێتی و دیفاعکردن لە خاک لە نیشتیمان لە زمان لە کەلتور و دابوونەریتی کوردەواری ئەرکێکی ئەخلاقی و دینی و ئەرکێکی پیرۆزە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکیش من ئاماژەم بەوە داوە کە ئایا تاکەی هاونیشتیمانیانی ئەم ناوچەیە ببنە قوربانی فڕۆکە جەنجیەکانی توریکی شۆڤێنیزم و تاکەی ئەم ناوچەیە ببیتە قوربانی هەڕەشەی داگیرکەران و ئەو وڵاتە ئیقلیمیانەی کە لەسەر سنوورەکانی ئێمە هەن و تاکەی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بە وەڵام نایە و جواب نایە لەسەر دانیشتوانی ئەم ناوچەیانە و بەڕاستی ئێمە بریندارین ئێمە خەڵکەکەمان
خەمەخوا و ئێمە پێمان وایە قوربانیدان لە پێناو خاک و نیشتیمان ئەرکێکی پیرۆزە و دیفاعکردن لە شۆڕش جێڕان و ئەوانەی کە ئەیانەوێ بەرخودام بکەن لە خاک و نیشتیمان دیسان بە ئەخلاق بە ئەرکێکی ئاینی و نەتەوەیی تەماشای وەزعەکەکەین بەڵام ناکرێ ئەوە 100 ساڵە ئێمە لەژێر هەڕەشەی داگیرکەران و دوژمنان داینە کە ئەوە بۆتە هۆی ئەوەی کە گوند و لادێکانمان چۆل بکرێن و خەڵک جاران ڕووی لە گوندەکان بوو بەڵام بەداخەوە ئێستا گوند و ئاوایەکانمان چۆڵ کراینەوە و دەیانیشمان لێ دەیانیش لە هاوڵاتیانی ئەم سنوورانە شەهید کراون و بریندار کراون. ئەزانی من ئەمەوێ بگەڕێمەوە لەوەی کە یاسا نێو دەوڵەتیەکان درۆیەکی گەورەن. بینیمان هەموو ئەو وڵاتانەی زلهێزن لەسەر ئاستی جیهان بێدەنگن لە بەرامبەر ئەو هەموو کۆمەڵکوژی و ئەو هەموو ناعەدالەتی و نایەکسانیەی بەرامبەر گەلی کورد و بەرامبەر قڕکردنی کوردان و بەرامبەر لە ناوبردنی کوردان و بەرامبەر سڕینەوەی خاچی پیرۆزی کوردانەکرێ هەموو ئەو یاسانێ و دەوڵەتیانەی کە پشتیوانی لە نەتەواکەن لە هەر نەتەوەیەک لە هەر قەوارەیەک لە هەر خاکێک بینیمان تێئەگەین کە ئەوە درۆیەکی گەورەیە. مادام تێئەگەین کە درۆیەکی گەورەیە دەبێ ئێمە وەک گەلی کوردستان بە هەموو پێکاتەکانمانەوە و بە هەموو بیر و بۆچوونەکانمانەوە یەک هەدەف و ئامانجمان هەبی ئەویش هەمومان کۆ ببینەوە یەکدەنگ بین یەکگرتوو بین لە بەرامبەر هەموو ئەو پلانژێڕیانەی کە بەرامبەر گەلی کوردستان بەڕێوەچی و بەداخەوە ئەوەی کە سەرۆک عەبدوڵڵا ئۆجەلان هیوای بۆ خواست و بەداخەوە ئەوەی کە بەڕێز هەڤاڵ مامجەلال هیوای بۆ خواست کە هەموو هەوڵی ئەوەیان ئەدا کە کۆنگرەی نەتەوەی ڕێک بخرێ بەڵام بەداخەوە هەندێک حیزبی باشووری کوردستان و حیزبەکانی تریش لە پارچەکانی تری کوردستان ڕێگەیان خۆش نەکرد بۆ ئەوەی ئەم کۆنگرەیە سەربگری و کێشەکانی هەر چوار پارچەی کوردستان لەم کۆنگرەیە گفتوگۆی لەسەر بکرێ و چارەسەریان بۆ بدۆزرێتەوە. ئەزانی من خۆم لە تورکیا ژیاوم بەهۆی ئەوەی کە لەو ناوچەیە خوێندیتم تورک بە شێوەی گشتی دان نانێن بە هەبوونی کورد و پێیان وانییە خاکەکەبی بە خاچی کوردان بی و پێیان وانییە میلەتێکەبی بە ناوی میلەتی کوردبی. لەبەرەوە هەدەف و ئامانجی تورکیا هەدەف و ئامانجێکی خراپە ئەو هەدەف و ئامانجەیە کە عوسمانیەکان هەوڵیان بۆ ئەدا و بەداخەوە ئێستا ئێمە پێمان وایە تەنیا ئەو هێرش و پەلامارانی تورکیا ئێوێ جێبەجێیان کا لەسەر گەریلا و پەکەکە و بە بیانووی پەکەکە و گەریلا ئەبینین هاوڵاتی و سڤیل ئەکرێنە ئامانج لەبەرەوە دەبێ ئەمە بە چاوەکی گەورەتر تەماشای قەزیەکە بکەین و ئێمە پێمان وایە و چاوەڕوانی ئەوەمان لە قیادەی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک لاهور و کاک باڤێڵە چۆن هاوکاریەکانیان گەیاندا عەفرین چۆن هاوکاریەکانیان گەیاندا گەریلاکان لە کۆبانێ نەیانهێشت کۆبانێ بکەوێ بەرامبەر تورکیا ئێستا شەمان چاوەڕوانیمان لە هاوسەرۆکان و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و تەواوی قیادە و کاربەدەستانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە هەموو هەوڵی خۆیان بخەنەگەڕ بۆ ئەوەی لەسەر ڕێچکە و ڕێبازی مامجەلال بڕۆن و هەموو هەوڵەکانیان هەموو ئیش و کارەکانیان ئاراستەکانیان بە چوارچێوەی چارەسەرکردنی دۆخی گەلی کوردستان بێ و پشتیوانی و پشتگیری لە براکانیان بی لە هەر چوار پارچەکانی کوردستان نەک پشت تێکردنیان. وەڵا ئەو جاشایەتی و سیخوڕیە کە من بەداخەوە پێم ناخۆشە لەسەر براکانمان لە حیزبولانەکانی تر قسە بکەم و لەسەر کوردەکانی خۆمان قسە بکەم بەڵام ئەوە مێژوەکی دوور و درێژی هەیە و پارتی دیموکراتی کوردستان هەمیشە حەزی لەو بووە کە هاوکاری دوژمنانی بکە و هەمیشە حەزی لە مساومەکردن و تەسلیم بوون بە داگیرکەران بووە ئەوەندە حەزی لێ نەبووە لەگەڵ براکانی لە پارچەکانی تری کوردستان هاوکاربی. ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوو قەزەی مستەفا سەلیمی کە لە ناو ڕاگەیاندنەکانی پارتی لە ناو کادیرەکانی پارتی زۆر زەق کرا زۆر گەورە کرا پێیان وابوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم خیانەتە گەورەی کردووە بەڵام ئێستا لە بەرچاوی ئێمە
ئەبینین کە سوپای تورکیا هاتۆتە ناو باشووری کوردستان لە ڕێیدۆهۆک و زاخۆوە و 5 کیلۆمەتر زیاتر هەنگاوی نایە لە ناو باشووری کوردستان. ئەوان ئێستا هیچ قسەیەک ناکەن و هیچ ناڵێن و ئەوە بە درێژایی مێژوو ئەو خیانەت لەوانە مایتەوە کە بەم پێمان خۆش نییە خۆ پێمان خۆشە لە جیاتی ئەوەی کە دەست لەگەڵ دوژمنان تێکەڵکەن دەست لەگەڵ برایەکانیان لە هەر چوار پارچەی کوردستان تێکەڵکەن باشتر.